بەرەبەیانێکی زوو لەم شوێنە کە دەکەوێتە ڕۆژاوای سلێمانی لە کاتی وەرزشکردن سەگی بێلانە پەلەماری جێگری بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی داوە و برینداری کردووە. ئەمە یەکەم حاڵەت نییە و کۆتا حاڵەتیش نابێت. بەپێی بەدەداچوونەکانی پەیام تەنیا لە مانگی هەشتی ئەم ساڵدا 54 حاڵەتی پەلەمەردانی سەگی بێلانە لە کوردستان تۆمار کراوە. یەکێک لەو حاڵەتانە لە سلێمانی و لە نێو پرۆژەیەکی نیشتەجێبوون ڕووی داوە. سەگ پەلەماری منداڵێکی تەمەن 5 ساڵی داوە و بەم شێوەیە برینداری کردووە. کاتێکم زانی هاوار و قیژە و بانکردنی مناڵەکەم لەگەڵ حەپی سەگ و وەڕین و پەلاماردانات تێکەڵ بوو بوو ئەچوو ئاسمان. هەرچۆن بوو بە ڕاکردن بە دوایە خۆم گەیانە سەری سەیرەکەم دوو سەگی گەورە دوو گەماڵی گەورە بەسەر مناڵەکەون کە منیان بینی ڕایان کرد. تر تازە کار لە کار ترازا بوو. کاتی ڕۆشتمە سەریسەیەکەم مناڵەکە لەلایە کەوت و سەگەکان ڕایان کرد و گیانی خوێنی پێیاتە خوارەوە. من داواکەم لێرەوە ئەوانەی کە بە ناوی ئاژەڵ دۆستیوە بە ناوی ئاژەڵە بێلانەکانەوە قسە ئەکەن ڕەخنە ئەگرن خۆیان بەوە دانن کە دۆستی ئاژەڵن با بێن سەیری ئەوشکن کەلام بەرامبەر ئەم ئاژەڵە دڕندانە کە حکوومەت و دەسەڵات ناپرسێتەوە کۆیان ناکاتەوە لایەن نابا بابێت لەسەر مافی مناڵەکەی منیش قسە بکە کە سەگ پەلاماریەوە ئەگەر خۆم نەبوومایە شپر زیانە کرد و لەوانەیە ئەگە گونجاو بێ بڵێم مناڵەکەمیان پارچە پارچەکە. بە مەزەندەی ڕێکخراوێکی بواری ژینگە لە هەرێمی کوردستان نزیکەی 900,000 سەگی بێلانە هەیە و پادێت مەترسیەکانیان زیاتر دەبێت. بە بۆچوونی ئەم ڕێکخراوە دەبێت چارەسەری ئەم گرفتە بکرێت و پێشتری چارەسەرێکی بۆ خەمڵێنراوە کە جێبەجێکردنی نزیکەی 1 ملیار و 800 ملیۆن دیناری پێویستە. ئەمە مەترسیە ئەمە لە حقیقەتە ئێنا ئێمە زۆر جار بیرمان لەوە کردوێتەوە مەسەلەن ئەگەر ڕێکخراوە ڕێگیر بێلەوە یان کەسی ڕێگیر بێلەوە یعنی ناچاری بڕنداوەکاری گشتی لێ ئاگادارکەینەوە یعنی چاری نییە ینی ئێستا بانی مەکتەبە کرێتەوە ئەی خۆ مناڵی چێ ئەمە لەم وڵاتەیە خۆ خوشک و دایک و برا و کەس و کاری ئێمێ مناڵی ئێمەیەنەوەی ئێمەیە خۆ لە حسارەیەکی ترەوە نەهاتووە ئێبانی لە بەردەم ڕەحمەتی سەگی بێلانە بێت و پەلاماری بدا ژیانی مناڵێ زۆر زۆر لەوە گەورەترە ژیانی مرۆڤێک زۆر لەوە گەورەترەکە ئێمە بە ناوی بەزەی و ڕەحم بۆ ئاژەڵی بێلانە ئەوانە ئێمەوەکەینەوە بەداخەوە ئەم عارفیە نابێ بۆ شێوەیە بێ ئێمە ئەبێ جۆرە لە جۆرەکان ڕایگرین چارەسەریکەین و نە لەگەڵ کوشتنیابین نە لەگەڵ ئەوابین بەڵام خۆی کە زیادیشی کرد ئەم شتە ئللا ئەبێ حکومەت چارەسەریکە. ڕێکخراوەکانی بواری ئاژەڵانیش لەگەڵ ئەوەدان پرۆسەی نزۆکردن جێبەجێ بکرێت و ژمارەی سەگەکان لەوەی هەیە زیاتر نەبێت بەڵام لەگەڵ ئەوەدانین لە نێو ببرێن. حکومەتی هەرێمیش هیچ ڕێگە چارەیەکی بنبڕ بۆ کێشەکە ناگرێتە بەر و ئەوەی تا ئێستا کراوە بێ ئەنجام بووە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.